بناوی خوای گەورە و مهرەبان بەناوی خەڵکی کوردستانەوە دەمەوێت لێرەوە بە خێرهاتنێکی گەرمی ئەو خوشک و برا خۆشەویستانە بکەم کە هەر لە ڕۆژی یەکەم لە بوومەلەرزەی کە لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و شوێنەکانی تری تورکیا و سووریا ڕوویدا بەهانای ئەو خەڵکە لێ قەوماوە چوون کە تیمەکان پێکهاتوون لە تیمی بەهانەچوونی خێرا لە وەزارەتی ناوخۆ، تیمی تەندروستی فریاگوزاری، وەزارەتی تەندروستی و دەستگای خێرخوازی بارزانی و مانگی سووری عێراق لقی هەولێر کە بێگومان وەکو یەکەم تیمی فریادڕەس گەیشت ناو خەڵکی لێ قەوماوەی کە بەداخەوە زۆر کەس ژیانیان لە دەستدا و زۆر کەسیش لە ژێر خانووەکاندا مابوونەوە. ئێوە توانیتان بگەنە ئەوێ و دەستی یارمەتیان بۆ درێژکەن. بەڕاستی سەری ئێمەتان بەرز کردەوە، شانازیتان پێوە دەکەین، دەستخۆشیتان لێ دەکەین، بە خێراتنەوەیەکی گەرمی هەمووتان دەکەین. ئینشەڵڵا خوا خێرتان بنووسێ و ئەوەی ئێوە کردتان دووپات ئێوەتان کردەوە کە ئێمە خەڵکێکی خێرخواز و ئاشتیخوازین و ئەوەی پێمان بکرێ دەستی یارمەتی بە خوشک و براکانمان لە هەر کوێی دنیا بن درێژ دەکەین و هەر کەسێک هەر کوردێکی خاوەن ویژدان لە هەر شوێنی دنیا بێت سەری بە ئێوە بەرزە و شانازیتان پێوە دەکات. من هاتووم بۆ ئەوەی دەستخۆشتان لێ بکەم، سپاستان بکەم، بە خێراتنەوەتان بکەم و پێتان بڵێم کە ئێمە بەردەوام دەبین لەوەی کە دەستی یارمەتی بۆ هەر کەسێکی لێ قەوما و لە هەر شوێنێک کە پێمان بکرێ درێژ بکەین.